كان شلونن؟ باشن؟ من ناسن؟ نوم چییە؟ ئافرین حەسەکەن بین هەنێ گفتوگۆ بکەین بە یەکەوە؟ ئەی شوێنی خۆشتان بۆ ئامادە کردووم؟ دە سەرکەون فەرموون با بڕۆین سەرکەون. سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەیاخوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە لەم بەهارە جوانە و لەم کەشە جوانەیە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ مالومە سەر بە ناحیەی کوێیە؟ گابیڵۆن سەر بە قەزای کوێیە؟ شارباژێر سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بژین یەک چۆبڵێ قایم بۆ خۆتان ئافەری هاوڕێکانم هاوڕێیانمان راپۆرتێکی جوانیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەم گوندە با ئێساش بەیەکەوە بینەری بین فەرموون. سڵاوتان لێبێ مناڵانی هاوڕێم ئەم جارەش وەک هەموو جارێک بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوان و دڵگیری کوردستان. ئێوەشەتانەوێ بزانن ئەو گوندە کوێیە؟
کەواتە وەرن با بەیەکەوە هەندێک زانیاری وەربگرین. گوندی مالومە ئەم گوندە ئەکەوێتە دۆڵی جافایەتی و سەر بە ناحیەی گاپیلۆنە و دووریەکەی نزیکەی 44 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. ئەم گوندە لە ناوچەیەکی دڵگیرە و دەوروپشتی بە شاخە جوانەکان دەورە دراوە. گوندی مالومە باخچەی منداڵانی تێدا نییە، بەڵام خۆشبەختانە قوتابخانەی بنەڕەتی و ئامادەیی تا پۆلی 12 تێدایە و منداڵان ناچار نین بچنە گوندەکانی تر بۆ خوێندن. ئێوە ئەزانن واتای ناوی گوندی مالومە لە چێوە هاتووە؟ کەواتە لەگەڵمانە بن بزانین واتای ناوی ئەم گوندە دڵگیرە لە چێوە هاتووە و ئێستاش با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێیانمان. زۆر باشە با یەک چەپڵە بۆ ئەو کارانمان لین کە ئەو راپۆرتە جوانەیە بۆ ئامادە کردووین. مناڵەکان حەزەکەن بێمەلاتان و یەک گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان؟ زۆر باشە. ئادی با ئێستا بچمە لای کێ لای هێڤی گیان چۆنی؟ باشم زیتەڵای تۆ چۆنی؟ ئەحواڵی تۆ چۆنە؟ وەڵا باشم. ئەی ئەخوا هەموو کاتێ باش بی هێڤی گیان. هێڤی بەڵێ ئەو پۆشاکە جوانانە چییە لەبەرتا؟ جلی کوردیە. جلی کوردی بۆچی لەبەرە کردووە؟ لەبەرەوەی سروشتەکەمان جوانتر ببێ. ئافرین لەبەرەوەی سروشتەکەمان بە پۆشاکی کوردیەوە جوانترە بێ وایە؟ بەڵێ ئێمە کوردین ئەبێ هەموو کاتە شانازی بە چیۆ بکەین؟ گەلی کورد. گەلی کورد و پۆشاکی کوردی و بە ڕەسەنایەتی خۆمانەوە وایە؟ بەڵێ ئافرین هێڤی بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوارم. لە پۆلی چوار. ئەی ئافرین هەر بژی هێڤی گیان. هێڤی بەڵێ لەبەرەوەی تۆ ئەوە نیشتیمانەکەی خۆشەوێ و ناوچەکەی خۆشەوێ با پرسیارێکە لێ بکەم لەسەر گوندەکەتان. بەڵێ ئەزانی واتای گوندی مالومە لە چیەوە هاتووە؟ بەڵێ واتای گوندی مالومە مالمی گاورەکان لە سەردەمی زوار لێرە ژیان لەبەرەوە کۆچیان کردو و ڕۆشتون بۆیە مالومە لە ئەوە ناوراون گوندی مالومە. مالم یعنی چی؟ واتە سەرۆکی سەرکردەی گاورەکان. گەورەی گاورەکان. ئافرین واتە گاورەکان لێرە ژیاون لە سەردەمانی زووا وایە؟ بەڵێ ئافرین هێڤیجانەوە زانیاریەکی زۆر باشە مناڵان بۆی هەر کەسێک کاتێک سەردانکەرێ یان ڕێبوارێک کاتە گوندەکەتان وتی گوندەکەتان ناوی چییە واتاکەی ئێوەش واتاکەی بزانن ئەگەر نەیزانن شتێکی خۆش نابێ بۆ ئێوە وایە؟ بەڵێ ئافرین هێڤیجان. هێڤی بەڵێ ئەی ئەزانی شتێکی خۆشم پێشکەشکەی؟ بەڵێ ئادی چی پێشکەشەکەی؟ ماڵی دایکا بزنێکی جوان لەو یاڵا بەرزەدا بوو با خێوکاری حەوبێت و بوو لە یەکێکیان شیرە خۆرا بوو بەیانیان پێش ڕۆشتن لەما جوان ئامۆژگاری ئاکردن دەنگم دیارە ڕۆڵەکانم هی گورگ زبرو ناخۆشە هاتمەوە گۆران یەکەڵێم کەس نایزانێ بێ لە خۆم بێت چواکانم ئاوازەکانی ژیانم بێت چواکانم ئاوازەکانی ژیانم دەرگاکەم لێ بێکانەوە لە ئامێزم ما بێنەوە شیرم هێنا تا تێر بن قازاتان کاوێ لا من گورێک بە جوانی گوێی گرت پیت بە پیتی لەبار کرد لا دەرگاکەیدا زۆر چۆنچ گۆرانی بزنەکەی ورد بێت چواکانم ئاوازەکانی ژیانم بێت چواکانم ئاوازەکانی ژیانم دەرگاکەم لێ بێکانەوە لە ئامێزم ما بنەوە شیرم هێنا تا تێر بن قازاتان کاوێ لا من بڕۆ ناڕاتگۆ ئەزانین کا گورگی تۆ دەنگی زبرو ناخۆشە دایە دەنگی زۆر خۆشە بڕۆ ناڕاتگۆ ئەزانین کا گورگی تۆ دەنگت زبرو ناخۆشە دایە دەنگی زۆر خۆشە گورێک بۆ لای عەتار چوو دەرمانی دەنگی وەرگرت دەنگی وەک بێزن خۆش بوو ڕایکرد گۆرانیەکەی ورد بێت چواکانم ئاوازەکانی ژیانم بێت چواکانم ئاوازەکانی ژیانم دەرگاکەم لێ بێکانەوە لە ئامێزم ما بێنەوە شیرم هێنا تا تێر بن قازاتان کاوێ لا من بێچێکی عاجول و هار دەرگاکەی لێ کرداوە شەشیانی قوددا یەکسەر شیرە خۆرە مایاوە
دایا قەمبار هاتاوە بەس بچکۆلا کەی بینی هەرزوو ڕای کرد بە دوای گورگە بەشق بۆ ئاسمان بردی. تەواو بەڵێ دوو چەپڵی قایم بۆ هێڤیجان. هەر بشی دەست خۆش ئافرین هێڤیجان ئەو مایکە بە موبینی هاوڕێ و موبین دەستکاری مایکەکە مەکە موبین چۆنی باش ئەدی مایکەکە بخەرە بەردەمێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش تۆ لە قوتابخانەی نە نەچیتە قوتابخانە نە حەزەکەی زوو گەورە بیت وەکو هاوڕێکانە بچیتە قوتابخانە باڵێ کەواتە ئەبێ بەیانیان زووە سیلەخە و ئەبێ شیر بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن بخۆی ئەبێ بە قسەی دایە و بابەکەی ئەبێ لەگەڵ هاوڕێکات تا یاریکەی بۆ ئەوەی چی بکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە باش یەک چەپڵێک قایم بۆ موبینجیان شەیما موبینە و مایکە بەبە شەیما گیان شەیما چۆنی وەلا باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیجان شەیما گیانی شۆکو و هاوڕێکانی وەکو هێڤی ئەوان جوا خۆی گۆڕیوە تۆش حەزت لە پۆشاکی کوردیە بەڵێ ئافرین لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی ئێمەیە وایە بەڵێ هەر بشی تۆ حەزت لە وەرزی بەهارە بەڵێ وەرزی بەهار چی زۆرە بێ بزانم مەزانی ئاهال لە بخاکەیە گوڵ ئافرین وەکو خۆتان گوڵی جوان زۆرە بێ وایە بەڵێ هەر بشی شەیما بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بشی شەیما گیان بەڵێ لە وەرزی بەهارە بەڵێ خەڵک زۆرە چێ بۆ گەشت و سەیران وایە بەڵێ تۆشەچی بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەو پاشماوانەی پێمانە لە سەیران ئەها بۆ نمونە قاپ و کەوچکی سەفەری و ئەو شتانە دوایی ئەبێ چیان لێ بکەین ئەوە فریان نین لەسەر زەویەکە نە ئەبێ هەمویان کۆ بکەینەوە بۆ بۆ ئەوەی ژینگەکەمان بە پاک و خاوێنی بمێنێتەوە ئافرین بۆی ژینگەکەمان بە پاک و خاوێنی بمێنێتەوە ئەی هیچ ڕێنمایەکە هەیە بۆ گەشتیاران کێنە ئەم ناوەوە پێویستە هەمویان کە گاتن بۆ گەشت و سەیران ئەوانی ژینگەکەی خۆیان پاکڕابگرن ئەی ئافرین شەیماگیان هەر بشی شەیما بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی سرودێک سرود ئادی سرودێکم بۆ بڵێ یەک تەنها خوددایە دوو بابە و دایە سێ خوشک و بێراکانم چوار هاوڕێیەکانم پێنج نقلەکانی ئیسلام شەش کاتی لاخە و هەستان حەو بۆ نانی بەیانیان هەشت بەرەو قوتابخانە نۆ دەستپێکی وانەکان دە هاوڵا بەخشاوەکان ئەوانی کا پێغەمبەرمان موژدەی بەهەشتیان پێدراو ئافرین یە چەپڵی قاینی بۆ لێبەن هەر بشی دەست خۆش شەیماگیان ئەیا چۆنی وەلا باش ئەحواڵە چۆنە ئاغا بیبی ئەیا خوار باش بی ئەیا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافرین ئەیات بەڵێ باشە گوندەکەتا قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند هەتا 12 هەتا پۆلی دوانزە بەڵێ لە پۆلی یەکەوە وایە بەڵێ ئەی باشە دوای دوانزە ئێمە دەرەچین بۆ کوێ بەرەو قوتابخانە نا کە پۆلی دوانزەمان تەواو کرد بەر و زانکۆ ئەچین بۆ زانکۆ و پەیمانگاکان وایە بەڵێ ئافرین تۆ دڵە خۆشە کە قوتابخانەکەتانە تا پۆلی دوانزەی تایە بەڵێ باشە ئەی ئێرە باخچەی مناڵانی لێ نییە هەر ڕەوزە نەخێر تیان نییە نەخێر واتە مناڵانی ئێرە یەکسەرە چنە قوتابخانە بەڵێ ئەی تۆ حەزەکەی کە لە گوندەکەتانە باخچەی مناڵانیش بکرێتەوە بەڵێ بەو هیواین کە لێرەش باخچەیەکی مناڵان بکرێتەوە بۆ ئەوەی مناڵانی ئێرە سوودمەند بن لە باخچە باشە باش یەک چەپڵێک قایم بۆ یاد گیان ئیسرا بەڵێ ئیسرا بچکۆلانە بەڵێ چۆنی وەلا باش باشی بەڵێ ئەی خوار باش بی ئیسرا گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین هەر بشی ئیسرا بەڵێ ئێمە کە ئەچین بۆ قوتابخانە ئەگەر شەوان درەنگ بخەوین بەیانیان خەبەرمانە بێتەوە بۆ قوتابخانە نە. ئەی باشە بێت چی بکەین ئێمە ئەبێ بۆ ئەوەی بەیانیان آه. زوو خەبەرمان بێتەوە ئەبێ زوو بخەوین ئەبێ زوو بخەوین وایە بەڵێ ئافرین چونکە ئەگەر شەوان زوو نەخەوین بەیانیان درە خەبەرمانە بێتەوە لە قوتابخانە شەر ئەزایی چیەکەین ئەوە خەوم لێکەوە ئەسانن بۆچی چونکە شەو درێ خەوتوم وایە بەڵێ ئافرین یعنی تۆ شەوان زووە خەوی بەڵێ ئافرین ئیسراجان یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی ئایا بەڵێ چۆنی وەلا باش ئەی گیان ئایا پۆشاکەکانت چ ڕەنگە وەلا شین شین بەڵێ باشە چ شتێکی تر ڕەنگی شینە ئاسمان ئافرین چیتر زەوی لە زەویە چیتر هەیە ئەوەی یا. کەی خۆینەوە
ئاو ئاویش ڕەنگی شینە وایە بەڵێ ئافرین ئای گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین هەر بشی ئایا بەڵێ ئێوە وەکو کچانی گوندەکە لە پشووی هاویناکە قوتابخانە نییە مناڵەکان خۆتان بەچیەوە خەریگەکەن وەکو کچەکان چی یاریەکەکان خۆتان بەچیەوە سەرقاڵەکان وەڵا یاری میوەکان یاری میوەکان بەڵێ چۆنە و یاریە ئەوە یەکەمجان نەفرێک ئەبێت بە گورک ئەوەکانی کەش داعنیشن گورگەکە ناوی میوەیەک ئەڵێت جا میوەکەش کەم لەو نەفەرانە بوو ئەبێت بیگرێت ئافرین کەواتە ئێوە ئەو یاریە کووردەواریان ناکەن بەڵێ هەر بشین زۆر خۆشە ئەو یاریان نازانی بۆچی لەبەرەوەی سوودی هەیە بۆ جەستەمان ئەتوانین وەکو وەرزشێکیش ئەو یاریانە بکەین جەستەمان ئەو وەختە وزەیەکی زیاتر وەرەگرێ وایە بەڵێ ئافرین ئایا بەڵێ ئەچیمان پێشکەشەکەی گۆران گۆرانی سرود بەڵێ دە سرودێکم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسەیە ئازا و شیر و بەڕێژەیە بولی گشکە ساوا لە باخەژین پەر بێپەروا شێدای گوڵی زانستم هەروە فێر هەروە خوێندن مەبەسم شەو ڕۆژەڵ دەتەم تا کتە فێر بم تا بکەمە خۆشیژیان لە چوارچێوەی کوردستان ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئاریان گیان بەڵێ چۆنی وەڵا باشە ئەحواڵە چۆنە وەڵا باش خزما چۆنن وەڵا باش ئەوای هەمویان باشن بەڵێ ئەی یاخوا میشە باش بن ئاریا گیان بەڵێ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بشی ئاریان بەڵێ ئێوە وەکو کوڕەکان لە پشووی هاوینە چی یاریەکەکەن و خۆتان بەچیەوە سەرقاڵ وەڵا یاری دوو گۆڵی دوو گۆڵی بەڵێ ئەی چاو شەرکێ ئەوە زەکەین ئەی پاسکیل لێیە بەڵێ پاسکیل بەڵێ ئافرین پاسکیل ئەبێ بەسەر شەقامە گشتێکیان لێ خوڕی نا ناخێر بۆچی چونکە سارە لێمانە چونکە سیارە لێمانەیە وایە بەڵێ باشە ئاریان بەڵێ مناڵ خۆی بە یاریە کوردەوارەکانەوە سەرقاڵکە باشترە یان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکە یاری کورداویەکان ئافرین یاریە کوردەواریەکان چونکە جۆرێکە لە وەرزش یاریە کوردەواریەکان لەبەر ئەوەی سوودما پێگەێنێ وزەیەکی زۆریەتە جەستەمانەوە بەڵام ئەگەر یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەین چاوەکانمان کە زەبێ توانای خواردنمان نامێنێ توانای هاوڕێتیشمان نامێنێ وایە بەڵێ هەر بشی ئەریان بەڵێ ئێزای شتێکمان پێشکەشکەی نەوە نەوەڵا بەڵێ دەقینەکە یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی ئەرینا بەڵێ چۆنی وەڵا باش گیان ئەرینا بەڵێ ئەی پۆشەکەکانی تۆ چ ڕەنگە هی من پەماییە پەمەیی کە جوانە هەر بژی خۆشە مناڵێکی پاک و خاوێن و جوانی ئافرین پۆشاکی کوردیش هەر لە خۆتان جوانە ئەرینا بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی چوارم لە پۆلی چوار بەڵێ ئافرین هەر بژی ئەرینا بەڵێ ناوچەکەی ئێوە داری بەرداری تایە بەڵێ چ دارێکی زۆر تایە دار بەڕوو نەمام دار گوێس گوێز بەڵێ چوالەشی تایە بەڵێ بەڕووشی تایە بەڵێ ئافرین باشە سمۆرە چ شتێک زۆرە خوا حەزی لە چیە زۆر سمۆرە بەڕوو بەڕوو گوێز وایە بەڵێ. ئەڵێ هی زلزل پشارەوە بیخە کونی دارەوە ئەزانی بەبەسی چییە؟ بەبەسی گوێز و بەڕوو ئەو شتانەیە هەڵی گرێ بۆ ئەوەی لە وەرزی زستانە کە ئەو بەروبوومانە نەما ئەو بتوانێ بیاخواتەوە وایە؟ بەڵێ ئافرین باشە تۆ چ میوەیەک زۆرە خۆی حەزت لە چ میوەیەکە مۆس مۆس بەڵێ. مۆ زۆر خۆشە وایە بەڵێ ئافرین باشە چیمان پێشکەشەکەی تۆ وەڵا شعر شعر بەڵێ دەی ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکەین نوێنەی بەرز و تڵپاکەین خامە و کتێب و دەفتەر هەرسێکە خەی لەسەر سەر پێی فێر دەبین زانستی ڕەوشی جوان و ڕاستی مامۆسای ڕابەربان فەرمای لەسەر سەر تر دەبێت بخوێن نەزانین لە بن بێنین ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەن دەست خۆش ئافرین بڕیار خەریف و بکەوێ بڕیارگیان چۆنی باشیت ئەحواڵە چۆنە وەڵا باشم باشی خۆشوی دەنگ و باس و وەڵا باشم یە خوار باشوی بڕیارگیان بەڵێ لە پۆلی چەنی چوار چوار وەڵێ ئەی بۆ وتیان لە پۆلی سەیە پۆلی سا هەیە نەوەڵ ئەی باشە پۆلی چوار گەورەترەیان 2 مەتر دوومەتر 2 مەتر وەڵێ ئەی بۆچی
لەبەرەوەی 2 مەتر گەورەترە لە 4 ئافرین نا 4 مەتر گەورەترە لە 2 مەترەوە سەر لەم نیشتێکی ها وایە ئافرین باشە تۆ حەزت لەوانەی بیرکاریە ناوەڵە چۆن وانەی بیرکاریش خۆشە وەکو هەموو وانەکاری تر ئێستا پرسیارەکە لێکەم لەسەر وانەی بیرکاری بزانم بەڵێ. زیرەکی باش ئەگەر ئێ. 10 مۆزە پێبێ ئێ 9 مۆزی بخۆی چەند مۆزە مێنێت یەک 1 مۆز بەڵێ باشە ئەی وەرگە چی لێ ئەگەر 9 مۆز بخۆی قەڵەو قەڵەوە بی کەواتە نابێت 9 مۆز بخۆی وایە بەڵێ ئافرین یەک چەم لە قای بۆ بڕیارگیان دەست خۆش هەر بشی شاریا بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە بەڵا باشی ئەیکاکە جوان و خانومانن کچی گوندەکان هەمووی ئاوا پۆشاکی جوانیان لە بەرایە هەمویان پاک و خاوێن وایە بەڵێ ئافرین شاریا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 بەڵێ ئافرین شاریا بەڵێ ئێوە بەڵێ کاتی کشت و کاڵ و ئەمانە بەڵێ هاوکاری خێزانەکانتانەکەن بەڵێ بۆ نمونە ئەگەر باوک و براو ئەوانەتان لەسەر کشت و کاڵ بن ئێوە چیان بۆکەن یارمەتیانە دەی یارمەتیانێن چی خواردن و چاوشتیان بۆ بی بەڵێ ئافری کەواتە پێویستە لەسەر ئێمەی مناڵان هاوکاری خێزانەکانمان بکەین لە کاروباری ناوماڵا وایە بەڵێ ئافرین شاریا بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی شعر شعر بەڵێ دە شارێکی خۆشم بۆ بڵێ من قوتابژر ئێمە قوتابژرین خاوەنی هۆچبیری شاگری ڕێ ڕووناکەی نوێنێ بەرجتل باکەین خامە کتێب و دەفتەر هەرسێ دەخینە سەسەی بێ فەردەبین زانست و ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ئارابەرما فەرمای لەسەر سەرە ئەتر دەبێ بخۆین نەزانین لە بمبێنین ئافرین یەک چەپ لە قامی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی کاکە گەیلان بەڵێ کاکە گەیلان چۆنی چێزی دەڵە باشی ئەحواڵە چۆنە سەلامدویا خەبە هەر بشی گەیلانجان گەیلان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی شەشم لە پۆلی 6 بەڵێ ئافرین گەیلان بەڵێ باشە ئێستا وەرزی چییە بەهار بەهار ئەڕۆین بەرە و گەرما وایە بەڵێ ئیتر وردە وردە نزیکە بینەوە لە وەرزی هاوینوانە باشە قوتابخانە هەرماوە وایە بەڵێ هێشتا نەبوو بە پشوو ناوەڵە ئێمە ئەبێ ڕۆژانە پۆشاکی گەرم لە بەرکەینیان سار یعنی پۆشاکی تەنک لە بەرکەینیان ئەستور ئەیا سوی لە بەرکەین ئەبێ مامناوەند لە بەرکەین وایە بەڵێ ئێمە ئیتر وردە وردە گەرمامانە بێ وایە بەڵێ باشە ئێمە ئەبێ خۆمان نەشۆین و گرنگی بە گرنگی نین بە پاک و خاوێنی نەخێر بۆچی لەبەرەوەی دوایی سەرمان پێویستە بێ دوای بێ خۆمان پاک و خۆیان ڕابگرین دوایی گیانمان بۆ نییە بۆنی ئارەق و ئەو شتانەمان لێیە بۆیە پێویستە پۆشاکەکانمان پاک و خاوێن ڕاگرین و خۆشمان زوو بچۆین بۆ ئەوەی هاوڕێکانمان بێزمان لێ نەکەنەوە بۆنی ناخۆشمان نەچێت بەسەر هاوڕێ مامۆستاکانمانە وایە بەڵێ ئافرین یەک چەم لە قایم بۆ کاکە گەیلان ڕوویە بەڵێ چۆنی باشم باشی خۆش ڕوویە گیان بەڵێ گۆرانی نەورۆزی لەبەرە نەخێر وەرە بێکەوەیڵێ بە. ئەم ڕۆژی ساڵی تازێ نەورۆزاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە ئافرین باشە تۆ لە پۆلی چەمبووی 4 لە پۆلی 4 ئافرین پۆشاکەکانمان لەم وەرزەیە زۆر جوانن بڵێ بۆ بۆ لەبەرەوەی ئێستا ئێوە وەکو گوڵاڵە سوورە و گوڵاڵە مۆرە و گوڵاڵە شینە دەرکەوتون لەناو ئەو سەوزاییە جوانەیە وایە وای ئافرین هەر بشی ئەی تۆ وتە لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 باشە ئێمەی مناڵان ئەگەر لەوانەکانمانە باش نەبین و سەعی نەکەین دەرەچینیان دەرناچین دەرناچی دەرناچین باشە ئەبێ ئێمە ڕۆژانە خوێنینیان بخەوین بخوێنی ئەبێ بخوێنین بۆ چی بکەین بۆی دەرچی بۆی ئاها هاوڕێکەوتی نەزانی لە بن بێنین وایە بەڵ ئافرین تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر دکتۆری چی منداڵە مناڵان ئافرین کەواتە کە گەورە بوویت و بووی بە دکتۆر یێتەوە گوندەکەی خۆتا خزمەتی ئەم مناڵە جوانانە بکەی ئیشەڵڵا هەر بشی یاک چەپ لە قایم بۆ هاوڕێکەمان دەست خۆش هەنار بەکرد بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوار باش بی هەناری ترشی یا شیرین شیرن شیرین ئافرین هەر کە شیرین و جوانیشی هەر بشی هەنار بەڵێ لە پۆلی چەنی تنت لە پۆلی 5 بەڵێ ئافرین هەنار بەڵێ لە وەرزی زستانە ئێرە ساردەیان گەرمە
ساردە ساردا بەڵێ باشە ئەبێ ئێمە لە وەرزی زستانە دارەکان ببرینەوە لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە نە بۆچی لەبەرەوەی سروشتی ژینگەکەمان ناشرنەوێت ئافرین باشە تۆ سوودەکانی دارەزانی چی و چییە الله باشە ئێمە هەوای پاک لە چیەوە وەرەگری لە درەختەکانەوە لە درەختەکانەوە ئێمە بەروبووم لە چیەوە وەرەگری لە درەختەکانەوە لە درەختەکانەوە باشە کێ زەویمان بۆ فێنکەکە درەختەکان ئافرین کەواتە دار و درەخت ئەم سوودانەی هەیە بۆیە ئێمە نابێت دارەکان ببرینەوە لە بری دار بڕینەوە ئەبێ دار بچێنین بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە ناوچەکەمان زیاتر بێ وایە بەڵێ ئافرین یەک چەپ لێ قایمی بۆ لێبەر هەر بژی هەنارگیان هەنار ڕێباس بەڵێ چۆنی باشی باشی ئەی تۆ باش. هەناری ترشیا شیرین بەڵا شیری شیرین بەڵێ حەزت لە هەناری شیرینیشە ئەرە وەڵا ئافرین هەر بژی هەنارگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ هەنارێک و هەنارێکە کاتە چەند 2 دوو یعنی ئەوە دووە نارن لە گوندەکەتانە وایە بەڵێ ئافرین هەنارگیان بەڵێ ئەوە دەنگی چی بوو تیمۆ چی بوو مانگا مانگا بەڵێ باشە لە گوندەکەی ئێوەیە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن وەڵا مانگا مانگا کە جوانە باشە مانگا سوودی چییە وەڵا سوودی زۆرە وەکو چی و چی وەکو شیر و ماست و هەوێن و ئاوە باشە شیر و شتەکەی چی لێکەن وەڵا هەوێنیە کە نەیفرۆشین و ئەشی خۆن وەشی فرۆشتەوە بەڵێ وایە بەڵێ کەواتە خەڵکی گوندەکان سوود بە خەڵکی شار ئەگەێنن خەڵکی شاریش لە ڕێی داهاتەکەیەوە سوود بە خەڵکی گوندەکان ئەگەێن وایە بەڵێ باشە پرسیارێکە لێکە فەرموو بەسە بێ خێرا وەڵام بیتەوە ئێ بەڵێ مانگا لە چیا ئاژی لە گەور لە قەفەس لە سەربار لە گەوەر لە گەور بەڵێ هەر بژی یەک چەپ لێ قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافرین سەرکۆ بەڵێ چۆنی باشی ئەحواڵە باشم باشی شکر سەرکۆ گیان ها چۆنی باشم یا خوار باش بی سەرکۆ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئەی ئافرین سەرکۆ بەڵێ تۆ ئاژەڵی خۆشەوێ بەڵێ باشە لە وەرزی هاوینە کە ئاو کەمە بێتەوە لە ناوچەکەتانە سەگ و پشیلە و کۆتر و چۆلەکە و ئەم شتانە تونیانە بێ تۆ چۆ ناوکاریانەکەی ئەچم ئاویان بدێنم ئاویان بۆ دانی وایە بەڵێ بۆ ئەوەی ئەوانیش لە توینوان نەخنچێن و ڕزگاریاکەی وایە بەڵێ هەر بژی یەک چەپ لێ قایم بۆ سەرکۆ شارۆ بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی خوار باش بی شارۆ گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ بەڵێ باشە شارۆ بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵێ باشە ئەگەر لە پۆلەکەتانە شت لەسەر زەویەکە کەوت بێت تۆ چیەکەی کۆیەکەمەوە کۆیەکەیتەوەیکەیتە کێوە تەنکە خۆڵەکەەوە تەنەکە خۆڵەکەەوە باشە بۆ واکەی چکە ژینکەکەمان با پاک بێ ئافرین ئەبێ ژینگەکەمان پاک بێ و ژینگەی دەوروبەر و قوتابخانە و ماڵەکانمان نەبێ پاک بێ وایە بەڵێ هەر بژی یەک چەپ لێ قایم بۆ شارۆ مۆنەت بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ مۆنەت جان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند چوار لە پۆلی چوار ئافرین مۆنەت بەڵێ ئەم ناوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ وەکو چی ئاژەڵی کێوی وەکو چی ڕێوی و ڕاز و گورگ و ڕێوی ئەی بەرازی هەیە بەڵێ ئەی سمۆرە سوورەش باشە مۆنەت بەڵێ ڕاوکردنی ئەم ئاژەڵە کێویانە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵەیە کارێکی هەڵەیە بۆچی لەبەرەوەی لە ژینگەکەمانە کەمە بنەوە سروشتەکەمان بەوانەوە جوانە هاوسەنگی زەوی ئەوان ڕایەگرتووە وایە بەڵێ ئەگەر لە ناو بچن زەویەکەشمان لە ناوەچێ وایە یەک چەپ لە قایم بۆ مۆنەت محەممەد چۆنی باشم باشی بەڵێ هەر بشی محەممەد جان محەممەد جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین محەممەد بەڵێ باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ باشە سوودی لە بەرنمەکانمان بینیوە بەڵێ بەرنمەکانی دادەتەوارە بینی بەڵێ ها بەرنمەی گەشت و زانیاری بەرنمەی ئەو بەرنمەکەی تری ناوی چی بوو
ژیری و دیاری ئافرین وتم بزانم ئێوە سەیری بەرنامەکانیەکان ئەی خۆشە بەرنامەکانی باڵێ سووتان لێ بینیوە باڵێ باشە مناڵ سەیری بەرنامەی گەورانە بکە باشە یا سەیری بەرنامەی مناڵان ناڵانە سەیری بەرنامەی مناڵان کەواتە بەرنامەی گەورە بۆ ئێمە نابێ وایە محەممەد جان باڵێ ئافرین یا چەم لێ قایم بۆ کاکە محەممەد دەست خۆش شانیا بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە وەڵا باش یا خوار باش میشانیا جان شانیا بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند 6 لە پۆلی 6 بەڵێ ئافرین پۆلی 6 خۆشترەیان پۆلی 1 وەڵا پۆلی یەک پۆلی 1 لەبەرەوەی وانەکانی ئاساتر بوو وایە بەڵێ بەڵامە بێت لە پۆلی 6 زیاتر هەوڵ بەی زیاتر تێبکۆشی بۆ ئەوەی لەوانەکان تا سەرکەوتوو بیت و ببی بە قوتابی یەکەم یان دووەم یان سێم وایە بەڵێ ئافرین شانیا بەڵێ باشە قوتابخانەکەتان دوورە لە ماڵەوە ناوەڵا نزیکە دوو لۆقە دوورە ناوەڵا دوو لۆقە دوو لۆق لۆق یعنی قاچ دووەنگە وایە بەڵێ باشە ئەگەر ئێمە لە وەرزی زستانە مناڵی لە خۆمان بچووکتر لەگەڵا بێ ئەبێ ڕێنماییان بکەین و بیانگەێنین بۆ قوتابخانەیان نا بەڵێ بێ ڕێنمایان بکەین ئەبێ ڕێنماییانکەین لەبەرەوەی ئەوان لە خۆمان بچووکترن و ئەبێ ئاگامان لیان بێ وایە بەڵێ هەر بشی ئەدی یەک چەپڵی زۆر قایم بۆ شانیا دەست خۆش ناڵەکان گفتوگۆکەمان خۆش بوو ئەی پێتان خۆش بوو هاتمە گوندەکەی ئێوە بەڵێ زۆر باشە منی زۆرم پێخۆشە ئەی بەڵێنم پێ ئەیەن کە ئیتر ئێوەش سەیری تابلێت و ئایپاد و مۆبایلەکەن ئەی بەڵێنم پێ ئەیەن هەموو بەهارێ نەمان بڕوێنن بۆەوەی ڕێژەی سەوزایی لە گوندەکانە زیاکە بەڵێ زۆر باشە من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەی عزیز بەڵام بەداخەوە لێرەیە کۆتاییم بە بەرنامەکە مێنا هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوای لەگەڵ. وحەفیز